زیادبوونی ڕووداوەکانی کوشتنی ژنان و کچان و تەشەنەسەندنی توندوتیژیەکان بەرامبەریان ژنانی هەموو بەشەکانی کوردستانی هێنایە دەنگ و پێکەوە بە دەنگێکی بەرز داوایان کرد کوشتن و قڕکردنی ژنان و توندوتیژی بەرامبەریان ڕابگرن چیدی لەژێر هەر ناو پەردەیەک پاساو بۆ کوشتن و توندوتیژی مەهێننەوە. کۆبوونەوەیکی ڕاوێژکاریە کە ئەمە دەسازی بکراوە لەلایەنێکی ژنانی کوردستانەوە کۆمیسیۆنی ژنانی کەنەکە لە باشوور لە ژێر دروشمی فیمیساید ڕابگرن واتە کوشتنی بە ئەنقەستی ژنان بەسە ژنان لەسەر تا سەری دنیاە ئەوە لە کوردستان لە هەر چوار باشەکە بەهۆی ڕژێمی داگیرکاریەوە بەهۆی ئەقڵیەتی پیاوسالاریەوە بەهۆی دابوونەریتێکی کە ژن بە مرۆڤ نازانێ بەهۆی ناسەروەری یاساوە بەهۆی دەستێوەردانی خێڵ باڵات دەستەکان دەسەڵاتداران لە یاسا ئەمانە هەمووی بوونەتە ئەوەی کە ژن کوشتن ببێتە شتێکی ئاسایی. ژنانی چالاکی هەموو بەشەکانی کوردستان لەم کۆبوونەوە ڕاوێژکارێدا بەشدارن و ئامانجیان دانانی سنوورێک لە بەردەم زیادبوونی ڕووداوەکانی کوشتنی ژنان و جۆرەکانی توندوتیژی جگەلەوەش دەیانەوێ ژنان لە نێو ئەم ژینگەی کە زیاتر پیاوتیدا باڵا دەستدا خاوەنی بۆچوون و قسەی خۆیان بن. ئێمە دەبینین لە ڕژی ئەمڕۆمان بە هۆکاری جیاجیا ژن ڕوبەڕووی نەهامەتیەکی زۆر گەورە دەبێتەوە و بۆ ئێمەی ژنانی کورد بەڕاستی ئەوە قبول ناکرێت چونکە دەبینین ژنانی کورد لە ئاستەکەی لە چه ئاستەکەی تێکۆشاندان و لە مێژۆدا حتا ڕژی ئەمڕۆمان بەچی گەیشتون لەبەر هەندێ ئێمە دەڵێن ئەتوانین بەهێزی خۆمانەوە بە یەکگرتنی خۆمانەوە وەکو ژنانی هەر چوار بەشی کوردستان لە بەرامبەر هەموو کێشەکان ڕابوەستین چونکە مەسئلەی قڕکردنی ژنان زۆر ڕووی هەیە ڕووی سیاسی هەیە ڕووی کۆمەڵایەتی هەیە ڕووی یاسایی هەیە ئەمە دەمانەوێت ئەو بابەتانە هەموو لێرە نقاش بکرێ بە گفتوگۆ دەوڵەمەند بکرێ و کە بکارین بتوانین بگەینە ئەنجامێک بۆ ڕاگررتنی ئەم دیاردە. کۆبوونەوە ڕاوێژکاریەکەی ژنانی بەشەکانی کوردستان چەند ڕۆژێک دوای 8 مارس ڕۆژی جیهانی ژنان دێت ڕۆژێک کە ئەم ساڵ بە هۆکاری زیادبوونی ڕووداوەکانی کوشتن و توندوتیژی دژ بە ژنان لە بری ئاهەنگ و دابەشکردنی گوڵ و شیرینی ژنان دەنگی نیگەرانی و ناڕەزایەتیان تێدا بەرز کردەوە. مەریوان عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.